بەرنامەی ترافیک لە وەڵقەیە باز لا گرفتێکی گەورەی هاتوچۆ دەکات کە ساڵانە سەدان کەس لە کوردستان و هەزارانیش لە جیهان بەو هۆکارە دەبنە قوربانی. ئەو گرفتەش بریتیە لە هەڵەی پیادەڕۆ لە کاتی پەڕینەوە کە زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن. لەم ڕووداوانەش بەشێک لە شۆفێران هۆکاری زیانی گیانی و مادیەکەن کە دروست دەبێت. ڕووداوەکانی هاتوچۆ کە با تیرۆری سپی ناسراوە بووە بە جەنگێکی نەبراوی سەرشەقام. لەم ڕووداوە مرۆڤەکان قوربانی ئەو جەنگە نەبراون کە زیانی گەوری بە مرۆڤایەتی گەیاندووە. بۆیە ترافیک چیرۆکێکە لە قوربانیانی ڕووداوی هاتوچۆ دەگێڕێتەوە کە مێرد منداڵێکی پیادەڕۆیە. ئەو گەنجە لە کاتی پەڕینەوە تیژ ڕۆی شۆفێرێک بۆ ئۆتۆمبیل لە شەقام دەیشێلێت. ئەم چیرۆکەش ڕووداوێکی ڕاستەقینەی نەبڕاوێ. لە ئێستادا ڕووداوەکانی هاتوچۆ چەندیان بە شەقامەکان هەڵچنیوە. زۆر جار لەو شەقامانە لە کاتی پەڕینەوە هاوڵاتیان تووشی ڕووداوی دڵتەزێن دەبن. هەندێک جار هۆکاری ئەو ڕووداوانە دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمیکردن لە کاتی پەڕینەوە. ئەو کەم تەرخەمیش پەیوەستە بە هەستی هۆشیاری شۆفێر و پیادەڕەو. ئەو کوڕەی من فیتەر بوو لە سناعی بوو لە سناعی بوو ئەم بەخۆم فەراشم لە خستخانەی ئاشتی کەونە گوندی شایستی. کوڕەکەم سبیانە زوو بوو، نانمدایە ئاومدایە چوو لۆ سناعی. لە سناعی هەم ئەوە تقریبان 5 مانگە لە سناعی بوو. لە سناعی بوو دوای کوڕەکەم بەخۆ ئەمن گوتی ما من هەر بەخۆم بێدایکم، ئەوش هەر بێدایک بوو. سباینەکەی وەکی زوو چوو لە جادەی پەڕیتەوە سەیارە لێدا. کوڕەکەشم ئێستا لایەکی مردیە وەڵە بە کاملی. ئەوجە ئێستا یا ڕەب العالەمین ئەمن دەوامەکەی بکەم یان کوڕەکەی بەخێ بکەم. مارەکەش کوڕەکەم بەردایە بە کەفالەت دەرن بەگلادیشی لێ بگرین، بەس بەخوای ئەمن ویزدانم قبولی نەکردیە، ویزدانی من قبولی نەکردیە، چونکە ئەم نەزانم بەس ئەمن ئەسووتێ، ئەم نەزانم ئەم بەس ئەم نستێم نەخۆ بە تەمای کەسم لێ نەگەڕایمە و لێش ناگەڕم. یان ئەو تەران بەخۆم دێم و سەر هێشتی لەگەر کوڕی خۆم شەو ڕۆژ خەفارات لێ ئەگرم، یان ئەو تەرە کوڕەکەی منیش پشتەوان بۆ خوایێ کوڕی خۆم دەبی لەگەرە من هەستیتەوە بە ئیزنی خوای، بە ئیزنی خوای ئینشاءالله. علی پەڕیتۆ لە جادەی سەیارە بە سورعەت لێدا بەخوای نەشمزانیە کوڕەکەی نەخوا ئەزانی، حتا تەلەفۆنم لۆ کرا لە قەناتەکان لە فەیسبووکەکان زانیتم کوڕەکەی من ئەوهای لێهاتێ. دەستی شکایە، پێچی ئیش ناکە، دەستەچی ئیش ناکە، لایەکی بە کاملی مردیە. بوویتە مندارێ ساوە، سەریشی هوڕە، یعنی سەری ئیش ناکە، بەس بە چاو بەس چاوی مایە. نەخۆوەکی منداری ساوە هەرجێ ڕوەرجێڕ پێەکەم بەخوای هەوشە چەند شەوە من نەنووسیمە، چەند ڕۆژە من نەنووسیمە. قەیدی ئەمن قوربانیەکە بم ئینشاڵڵا لۆ عەلی، بەس عەلی هەستیتەوە.
وەزعەکە ئارام بۆ ئەم ناتوانم بنم هەتا کوڕەکەم نێتەوە هەتا کوڕەکەم چونکە و زمانی نییە گاسم کە کاکە بەڕاستی کن وەزارەتی پێشمەرگە یان با قادر مەچی بکەن یان ئەو تەرە تەعسەچی بکەن کوڕی من بوو قوربانی بە منداری دیکە چونکە هەمووی کاسبن هەموو لە قڕۆسەری دەستنە سناعی باچی دی نەبیتە قوربانی ئاوەچی ڕێیە من ئەوە ڕێیە منە چونکە هەر سیارێک بێ لە وەندی زۆر سرعاتە بەڕاستی من ڕێز مێ لە هەموو سایقەکان بەس کوڕی من بوو قوربانی باەکی دی نەبیتە قوربانی بەڕاستی ئەوە حەزم لێ بەس عەلی گەورە بوو بوو 17 سال گوتی کاکە چیدی دەستە بەرە توان ناکەم دەستم لە خۆمەکەن وەستایەکی لە سناعی ئیشەکەم وەزە چوو ئەوە ئیشی بەبار ترافیک دەچێتە بنکەی پۆلیسی ئاشتی لە هەولێر لێرە ئەفسەری بنکە باس لە زۆری ڕوودا و قوربانیانی هاتوچۆ و کێشەکان دەکات کە بەو هۆیەوە دروست دەبێت دیارە لەو ئەنجامی ئەو دامی سیارە وشتیوە هەندێک بەڕاستی کێشەی نەخوازرا و دروست دەبی وەکو کێشەی کۆمەڵایەتیشی لێ دروست دەبی لەبەر ئەوەی لە ئەنجامی سورعەتی ئۆتۆمبیل هاژوشتن خاصن لە شوێنەکانی پەڕینەوە یاخود لە شوێنی ئیعتیادی کە داعم دەکرێتن نەفەر هەیە بریندار دەبی و خوا نەخواسە کەم ئەندامیشی تێدایە و مردنیشی تێدایە بەمەش ئەوە کێشەیەکی زۆر گەورەی لێ دروست دەبی دەبێتە هۆی بندکردنی ئەو تۆمەتبارە و ماوەی بندکردنەکەشی زۆرە خاستن ئەوانی کە کۆتایی پێهاتەوە بە مردن. گیانی مرۆڤ لە سەروی هەموو شتێکەوەیە بۆیە ئێمە پێمان باشەوە ئامۆژگاری خەڵکانی خۆشمان دەکەین ناو شاری هەولێرەوە بە تایبەتی شوفێرەکانمان کە لە کاتی هاژۆشتنی ئۆتۆمبیل زۆر لە سەرخۆ هەیە من بوون لەو سرعەتە کە بۆی دانراوە لە ناو شاری هەولێر و لە خارجی شاری هەولێر زیاتر نەڕوە لەبەر ئەوەی زیاتر بڕوە ڕووداوی نەخوازراوی لێ دروزەبی دەبێتە هۆی مردن و کوشتن و برینداربوونی خەڵکانێک بەدەستی کەەوە ئەزیەت دەچێشن پاشانش دەبێتە هۆی حکم بوون و ئێستا کێشەمان لایە کە مردووە و کێشەش کەشمان لایە کە بە ناوی عینجی میم کە ئێستا لایەشی مردووە شەنە نسفیە بۆیە هەموو کەسێک معارەزە بۆیە ئێستا هاوڵاتیانی شاری هەولێر ئاگادار دەکەینەوەکەوە ڕێنماییان دەکەین بە هیچ شێوەیەک لە ڕێنمایی پۆلیسی هاتوچۆ زیاتر نەڕۆن ئەو سرعەتی کە بۆیان دانراوە لەبەر زیانی گەورەی لێ دروستدەبی دەبێتە هۆی ماڵوێرانی دوو خانەوادەیشیان کەوا مردن و برینداری تێدای خانەوادەکەیت کەشکەوە کوڕەکەیان سزن دەبی خوا نەخواستە یاخود کوڕەکان حکم دەبیتن کەمە زۆرمان پێ ناخۆشە بەڕاستی ئەمە کە دەست دەکەن بێ لێکۆڵینەوە لێکۆڵینەوەکانی زۆر ورد دەبی لەگەر جەنابی بەڕێز دادوەر ئەمە لە سەخت دەبی. زۆر جار لە ئاکامی هەڵی پیادەڕەو لە کاتی پەڕینەوە شوێن و زۆنی پارێزراوی پەڕینەوە بەکار ناهێنێت لەو کاتەش ژیانی ئەو پیادەڕۆیە لەسەر شەقام دەکەوێتە بەرمەترسی زۆر جاریش لە شەقامەکان مافی پیادەڕۆ لەلایەن بەشێک لە شۆفێران پێشێل دەکرێت. ترافیک سەبارەت بەو کەم و کوڕێ و کەم تەرخەمیانەی لە هێڵەکانی پەڕینەوە دروست دەبێت دەچێتە هاتوچۆی هەولێر لێراوتە بێژی هاتوچۆی هەولێر دەبینین دەپرسین بۆچی ڕووداوەکانی هاتوچۆ لە کاتی پەڕینەوەی پیادەڕە و زیان و قوربانی زۆری لێ دەکەوێتەوە. بەهێزترین یاخود زەعیفترین حەڵقە لە سیستەمی هاتوچۆچەیە پیادەکان چونکە تێک هەر ڕوبەڕوونەوەک ڕوو دەداتە لە نێوان پیادە یاخود ئۆتۆمبیل یاخود ماتۆرسکیلێک بێگومان لایەنی زەرمەند چێ پیادەکەیە چونکە لە خوێن و گۆشت و ئێسقان دروست کراوە و هیچ چوارچێوێک یاخود شتێک نەبی پارێزی لە بۆ نمونەکە پێکدادانێک دروست دەبێتن یاخود شێرانێک دروست دەبێتن لە نێوان مرۆڤێک و ئۆتۆمبیلێک ئەوەش دەتوان بڵین زۆرێک لە پێکدادانە ئەو پێکدادانە ئەو کەسێک کە ئۆتۆمبیلەکە لێ دەخورێتن خۆیش مرۆڤە بەڵام ئەویان چوارچێوەیەکی ئاسن لە دەورەیەتی ئەو چوارچێوە ئاسنە دەیپارێزتن بەڵام پیادەکە هیچ شتێک نییە بیپارێزتن بۆیە ڕاستەوخۆ ڕوبڕووی پێکدادانەکە دەبێتەوە مەترسی دەکەوێتە سەر گیانی وە لە زۆربەی حاڵەتەکان کە بە تایبەتی ئەو ڕووداوانێک کە پێکدادانەکان یاخود شێلانەکان ڕوودەدەن لە خێرایی سەر و 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ئەگەری مردن دەتوانین بڵێن سەر و 90 و ئەگەر کەسێک لەو ڕووداوانە بە سەلامە دەربچێتن دەتوانین بڵێن ئەوە معجزەیەکە کە لە زمانی معجزەکانیش نین ئێستاواتە ئەگەرەکانی مردن لە 100 بۆیە پێویستە پیادەکان چەند حکوومەت ڕێکاری دەکاتن لە بۆ پاراستنیان ئەوانشدا ئەوەندە ڕێکاری پاراستن بۆ خۆیان بیکەن لە بۆ نمونە شوێنەکانی پەڕینەوەی سەلامەت سێە لەسەر شەقامەکان ئێمە دەتوانین بڵێن 4 شوێنمان هەیە سەلامەتن لە بۆ پەڕینەوە بە دەرەجەیەکیان
پردەکانی پەڕینەوەیە چونکە ئەو وا دەکاتن جیاکردنەوەیەک دروست بێ لە نێوان ئۆتۆمبیل و پیادەکان. دووەم شوێن تونێڵەکانی پەڕینەوەی کە بامان شوێن ئێمە بامان شێوە دەتوانین بڵم لە هەولێر لە چەند شوێنێک دروستمان کردووە بەڵام بەداخەوە تاکو ئێستا وڵاتیان بەکاری نانی. سێم شوێن کە شوێنێک سەلامەتە لە بۆ پەڕینەوە سەر ترافیک لایتەکانە کە لەسەر ترافیک لایتەکان دایمەن ئۆتۆمبیلەکان دەوەستن بەهۆی ئەوەی کە لەسەر سرای سوور دەوەستن وەلەو کاتە پیادەکان دەتوانن بپەڕنەوە. چوارەم شوێن نزیک شوێنەکانی کەدانراوە لە بۆ پەڕینەوە وەکراوە بە زۆنی سەلامەتی پەڕینەوە هێمای هات سۆدانراوە وەزدێبراز لەسەر شەقامەکە دروست کراوە کاویان چوارەمین پلەیە لە پەڕینەوە. کاتێک هاوڵاتی ئەو چوار شوێنە بەکاردێنێتن لە بۆ پەڕینەوە دەتوانین بڕین تا ڕادێژی زۆر سەلامەت دەبێت. بەڵام کاتێک ئەو شوێنانە بەکار نایێنێ بێگومان ئەگەری توشبوونی بە ڕووداوەکانی شێران زۆر ڕوو لە هەڵکشان دەکاتن. بەڕاستی کە دێم بە پایسکلیما من ڕاستی پایسکل پێ لە بەرەی پایسکل پێەیە ناتانم بپەڕمەوە ڕادەوەستەم ئینتیزار دەکەم دقە دوو دقە وەڵڵا جارێ 5 دقە ڕادەوەستم کەس ئیزنت نادا بە برادەرێکی ترافیکم بووەتی بڕۆ لە ئەوەکەی پڕ لە خەتەکەی گوتم تەماشام بکە بزانم چم بەسەر بێ وەڵڵا چم لە ترافیکایەتەکەی ڕاوەستم لە ئەوەکەی لە خەتەکەی ڕاوەستامی پەڕینەوەی حتا کەس مەجاڵی نەدا ئەو هایەکەم کرد دەستم ئەو هالێ کرد یعنی ڕاوەستم بە سیارەکان سیارێک زۆر ڕۆنێکی بەقۆتی بم لێدا وهام لێ کرد بڕۆ گوتم چ دەکەی خۆ ئاسمانی ناڕم گوتم بە ئاسمانی بڕۆم ئێوە چێ ناڕۆم ئەتم بێ خۆ بەسەر سج ناڕۆم ئاموزا. زۆر جار لە ئاکامی هەڵی پیادەڕەو لە کاتی پەڕینەوە شوێن و زۆنی پارێزراوی پەڕینەوە بەکار ناهێنێت لەو کاتەش ژیانی ئەو پیادەڕۆیە لەسەر شەقام دەکەوێتە بەرمەترسی. چەند جار عادیسە قەومایە لێرکوانە لە بەرەوەی خەڵکەکە بەسە دسرەکەی ناکەوی بە شارعەکەیدا دەپەڕتەوە ینی ڕۆژانە چەند عادیسەک ڕوو دەدە لەو سایدێ لە سایدی ئەو بەری بەهۆی وێ نەفەر دەپەڕتەوە جار وێ ئافرەت دەپەڕتەوە چار منداری لەگەدا دوی دەستگرتێ دوو بەبێەوەی مەسەلەن کەسێکی لەگەدابی دەستی بگریتن ئەو مندارە دەپەڕتەوە سارک لە ئیگرا ئیستاب دەکەت چەند سارک جمعای ڕۆژی جمعای لێرکوانە شەش سارە خۆیان پێک دەدە بەهۆی وێ سێ ئافرەت دەپەڕینەوە سێ منداریان لەگەدا بوو تا دەبینین ئەو پردەیە لە بۆ شوێنی پەڕینەوە کراوە خەڵک دەبینێ لە هەمان کاتژەکە شوێنی پەڕینەوەی سیازیش کرایە ئەو شارعەیەکوانە نزیک لەنگەیە 100 مەتریە ئەنی ڕۆژانە بەردەوام لێکوانە دەبینین عادیسە ڕوو دەداتێن خەڵک سیارە لەبەرچێ لەبەرەوەی خەڵک دەپەرتەوە کاتێک سیارێک سەبر دەکاتەوە سیارشکە لە دوای لێی دەداتێن. سیارە سەریع دەڕواتن ئەو دەسرە کرایە لە بۆچی کرایە لەو پەڕینەوەی کرایە ئەمە زۆر ڕێنمایی هاوڵاتیان دەکەین زۆر ڕێنماییان دەدەینێ کاکە ئەوە دەسر هەیە بەسەر دەسرەکەیدا بپڕنەوە بەڵام ڕێنمایەکان هەیە تەطبیق دەکا هەیە بەجێمە ناکە و تەطبیق ناکە پاشی ئەوەش من بەخۆم بەخوای تەمەشا دەکەم کابرا دایکە باوکە اختیارە بەڕاستی دەستی دەگرم دەیپەڕێنمەوە دەیبمە ئەو بەری ناتوانانی بەسەر دەسرەکەدا بپەڕتەوە لەبەر ئەوەی ئەمری تەزاوز کردێەوە ئەمری زۆر بووە ناتوانانی بپەڕتەوە بە دەستی خۆم دەستی دەگرم زۆردا دەیپەڕێنمەوە و هەروەها ئەو خوشک و برایەنە هەموو ڕۆژێ هەر کاتێک دەیان بینین ئەمە ڕێنمانیان دەکەین پێیان دەرێن کاکە براجیان خوشکم ئەتوو لە سەر زادەی مەپەڕەوە ئەو دەسرە کرایە لە سەر سزرەکەی پەڕەوە لۆ کرایە لە بۆ ئەوەی لۆ پەڕینەوەی کرایە. زۆر جار لە کاتی پەڕینەوەی پیادەڕەو لە شەقام و ڕێگا سەرەکیەکان ڕووداوی دڵتەزێن و کوشندە دروست دەبێت ئەو ڕووداوانەش هەندێک جار بۆ نەبوونی هێڵی پەڕینەوە یان شوێنی تایبەت بە پیادە و نەبوونی بەرزە پرد و تونێل دەگەڕێتەوە. گرنگترین خاڵ پێشەوەی سزا هۆڵەکانی پۆلیسی هاتوچۆ باس بکەین سەبارەت بە شێواز و چۆنێتی پەڕینەوە باز لە هۆشیاری تاکی کۆمەڵگەی کوردستان دەکەین لە بەرامبەر بەکارهێنانی ئامرازەکانی پەڕینەوە کە خۆی لە هێڵی پەڕینەوەی شەقام و ترافیکەکان و پرد و تونێلی پەڕینەوە دەبینێتەوە بۆ مەبەستەش چالاکوانێکی بواری هاتوچۆ دەدوێنین.
کۆرۆنا هەڵێ پیاکدادان لەگەڵ یەک کامەکەن و نزیک مبنەوە لە یەکتری بە هەمان شێوە ڕووداوەکانی هاسۆش نزیک مەوەرەوە لە ئۆتۆمبیل بۆی گویانە نەسپێری یعنی ساڵانە 5 ملیۆن هاوڵاتی بە ڕووداوی سیارە ئەڕوە 5 ملیۆن هاوڵاتی گیان لەدەدا لە جیهانە لەبەر ئەوە مەترسیەکانی کۆرۆنا زۆر ئەوەندەتر نییە ینی لە ڕوودا و پیاکدادانی ئۆتۆمبیل لەبەرەوە من ئومێدەوارم خۆتان چۆن لە کۆرۆنا پارێزن ئەوەندەش خۆتان لە ڕووداوەکانی هاسۆ پارێزن ئەو ڕووداوانەی ئێستا ڕوەدەن لەسەر شەقامەکان زیاترینی بەهۆی هەڵەی ئەو برایانەوەیە کە بەلاخەکانیان شەقامەکان بەکاردێن بەداخەوە بەردەپردەکان بەکارداهێنن و بەداخەوە نەفەقەکان بەکارنایەن و بەداخیشەوە زۆر جار لە بەردەمی پردەکانە هاتوچۆ دەکەن و شەقامەکان بە شێوەیەک تجاوزەکەن بەڕاکردن یاسێری ئەملاولای خۆیان ناکەن و بەتایبەتی قوتابی جگەرگۆشەکانمان ئەمانە هەمووی مەترسیێکی گەوری خستۆ سەر هەتا کوبراوشوێرەکان و مەترسیێکی گەوری خستۆ سەر ئەوانەی کە بە پیادەڕۆ شەقامەکان بەکاردێنن. ئەو هێڕانەی کە داڕێژراون لەسەر شەقامەکان هێڵکاری بۆ کراوە تعبیر لە شوێنی پەڕینەوە ئەکا جا تۆ ئەگەر لە کاتێکە نەزانی ئەو زۆنی پەڕینەوەیە بەداخەوە ئەگەر تۆ نەزانی خەتاکە ئەگەڕێتەوە بۆ خۆت خۆ ئەگەر نەش بێت خەتاکە ئەگەڕێتەوە بۆ ئەندازی هاتووە بۆیە داواکارم لە ئەندازی هاتووە زیاتر پەرە بسەنن بە هێڵکاری شەقامەکان بە تایبەتی ئەو شوێنی پەڕینەوە دیاری بکەن بۆ سەرجەم ئەو هاوڵاتیانەی بەلاخەکانیان شەقامەکان بەکاردێن. ترافیک دەچێتە سەرۆکایەتی شارەوانی هەولێر دەمانەوێت بزانین هەوڵەکانیان چییە بۆ دانانی بەرزەپرد و زۆنی پەڕینەوەی پیادەڕەو تا سەلامەت بێت. گلەیەکی زۆری خەڵکمان لەو هاتیە بەنسبەت بە عدەدی پردی پەڕینەوە لە شوێنە حساسەکان هەستیارەکان لە شاری هەولێر ئەمەش بەڕاستی وەکو سەرۆکایەتی شارەوانی هەولێر چەند پلانێکمان دانایە لەو ئامادەکردنی دەرخستە و ئیجراعاتە ڕۆتینەکەمان کردیە لەوە بەپێ ئەولەویەت ئەو جیانەمان دیاری کردیە کە پێویستی بە پردی پەڕینەوەیە تەمان جێ لە جێ زیاتر پێویستی پێەیە بەپێ ئەو بودجەی کە بەردەستە سەجادی 100 مەتری تەنیش فلکی عنکاوە لەوێن دەرێ بەرزە پردێک ئیپەڕینەوەی هاوڵاتیان بە درێژی 6 مەتر دانڕێە تەسمی وشتی تەواو بووە ئاخێریی دیاریکردنی جێکەینە بزەبت لەسەر جادەی بەشێکی خەڵکی پیادەڕەونی گەرانن لە کەمی شوێنی پەڕینەوە بەتایبەت لەو شوێنانەی کە زۆر جار ڕووداوی هاتوچۆ شێلانی لێ دروست دەبێت. ئەوە شێکێکە لە پردەکان کە ئێستاوا لە حالە حاضری شێسە دەکرێت ئەو گواستنەوەیە ئەو پردەیە کە لە پێش کۆلیژی ئەندازیاری گواسترایەوە پێش پەیمانگای تەکنیکی ئەوەی لێرە دەیبینن ئەساسەکەیەتی ئەو یەکە لە ئەساسەکانی ئەوەی ئێستاوا دەست بڕێتن پارتەی دومی ئەساسەکەیە ئەو تاسەی کە ئێستا لەسەر ڕاوەستاینە کە بووە هۆکاری ئیزدیحامەکی زۆر تەمان و ڕاوەستان و هێواشی هاتوچۆ ئەوە پاش ئەوەی ئەو پردە دروست دەکری پەڕینەوە پێویستمان بۆی ناوی ئەولاد دەبردرێت. بێگومان ئەو شوێنانی کە پردی پەڕینەوەی پیادەری دروست دەکرێت طبعاً هەماهەنگی هاوڵاتیان و هاوشاریان زۆر گرنگە لەوەی کە بەکارهێنان دەست بکەم بەکارهێنانی ئەو پردەنەسە و شەقامە سەرچیانە بەڕاستی ئەمەوەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر بە تەنسیق لەگەڵ ئەکید پارێزگا ئەگیت لایەنە پەیوەندیدارەکان هەر هەمووی ئەندازەی هاتوچۆ شوێنەکان دیار دەکەین گوژمێ بۆ تەرخان دەکەین پرۆژەکە جێبەجێ دەکەین ئەو لەسەر هاوڵاتی شەپابەت بی بەپەڕینەوە بەکارهێنانی ئەو پردانە بەڕاستی ئەگەر بەکار بێ بە شێوەیەکی تاوان ئەو شوێنە هەڵبژاردرای نەشێوەی شوێنەکان زۆر گرنگە زۆرترین لودی هاوڵاتیان لەسرە ئەگەر بکاریش هات بەپێ پێویستیان هاوڵاتیانەوە بێگومان دەبتە هۆی ئەوەی ترافیک لەوێن دەرێت جەنجاڵی نەمینێ ئەکید ڕاوەستان نامینێ بەهۆی پەڕینەوە و مەترسیە سەرژیانی هاوڵاتیان بێگومان بە شێوەیەکی بەرچاو کەم دەکات. بەپی یاسای ژمارە 86 ساڵی 2004 پۆلێنی پیادەڕاوەکانی کردو و مافی پێداون کە تەنانەت سزای دانەناوە واتە دادوەر لە کاتی ڕووداوی هاتوچۆ لە نێوان پیادە و ئۆتۆمبیل دادوەرەکان بۆ سزادانی شۆفێر بە دوای قورسترین سزا دەگەڕێن لە کاتێک شوێنی پەڕینەوەی پیادەڕەو یاسایی بێت. هەروەها ئەو هێمانەی هاتوچۆ کە ترافیکایتە بەکار هاتوو بۆ ڕاگررتنی سیارە لە کاتی هاتوچۆکردنی قوتابیان ئەوانش دەگوازرێنەوە بۆ شوێنێکی تر کە پێویستی پێبی شوێنەکەی لێرە کە هەڵبژێردرایە بەرامبەر ئەو جۆ سایدەیە کە قوتابیانی بەشە ناوەخۆی هەژدەی شوبات
هەموو پێدا دێنەوە هاتوچوی پێدا دەکەن دەگواز دێنەوە ئێرە بۆ پەیمانگای تەکنیکی ئەو پردە بەرامبەر ئەو شەقامەدانڕایە کە قوتابیان دێن یەکسەر کە بە ژمارەی زۆر دێن یەکسەر دەپەڕنەوە ئێرە بەبێ ئەوەی تووشی ئەو جەنجاڵی هاتوچەوە تووشی ڕیسک و خەتەر بن لەسەر ژیانیان یەکسەر دەگەنە پەیمانگای تەکنیکی هەولێر لێرە داواکە ئەوەیە کە هاوڵاتیان بەڕاستی قوتابیان پابند بن بە بەکارهێنانیەوەی یەک لە ئەو شتانی کە لەو پرۆژەدا هەیە دروستکردنی سیازێکە لێرە لە ئەوەی تا حدێک ڕێبگرین لەوانەیە کە دەیانەوێ هەر باش لادانی تاسەکەش ڕێبگرین لەوەی ئەو خەڵکانی دەیانەوێ هەر بە پێیان بگواز ئەو جادەی بپەڕنەوە لێ سیازێکیش دەکەین بەڵام ئەوەی لە سیازەکەی میهمترە خودی خەڵکەکەیە بەڕاستی بیاوێ ئەو پردێ بەکاربینی و دەست پێ بکا بەکارهێنانی هەر مەسەلەکە هەر لە سەلامەتی قوتابیەکان. لە زۆربەی شەقامەکان بەهۆی وەستانی ئۆتۆمبیل لە زۆنی پەڕینەوە هیچ بەهایەک نەماوە بۆ پیادەڕە و بۆ پەڕینەوە لە شەقامەکان بە جۆرێک هاوڵاتی ناتوانێت شۆستە بەکار بهێنێت و ناچار دەبێت لە شوێنی هەڵا بپەڕێتەوە. هەموو کەم و کوڕیانە زۆر جار هاوڵاتیان دەیخەنە ئەستۆی هاتوچۆ با خەتای سیستمی هاتوچۆی دەزانن چونکە بە بەرچاوی پۆلیسی هاتوچۆ هێڵەکانی پەڕینەوە لەلایەن بەشێک لە شۆفێران دەست درێژی دەکرێتە سەر و وەک پارکینگ بەکاردەهێنرێت. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ ڕۆژانە بە دوای سەرپێچەکان دەگەڕین بە تایبەتی ئەو شوێنانەی پەڕینەوەی پیادەنا کە لە ڕێی هێماکان و لە ڕێی پۆلیسەکانی هاتوچۆ و لە ڕێی مەفارزەکان ڕۆژانە ئێمە هۆشیاری ڕێنمایی هاتوچۆ دەدەینە خەرچی خۆمان بۆ ئەوەی سەلامەت بن لە شوێنی پەڕینەوەی پیادە بە تایبەتی لە هێلەکان لە زۆنی سەلامەتی خۆیان بپەڕنەوە. سەر هێری پەڕینەوەیە ئۆتۆمبیل ڕایگرتیە شوێنی پەڕینەوەی پیادەی قەتع کردووە ڕێنیە خەرک بەسەر هێلەکە دابڕوە. ڕەچاوی شتانە بکە بابا و ئەو هێلانە بەلاش لێ نەدرایە ئەوانە بەس تەنها بۆ پەڕینەوەی پیادەیە. باشە بابا دووبارەی مەکەوە لەسا ئەو هێلانە ڕامەگە. ئەو ئۆتۆمبیلە دوو ساید ڕایگرتێک ئەوە لە تەنش خۆی چۆ لە یەک سایت بەبەر ئەوەی کەمپەرخەمە ڕەچاوی ڕێنماکانی هاتوچۆی جێبەجێ ناکاتن دوو ساید ڕایگرتیە سەرپێچی کردووە. لە کۆتاییدا ترافیکەوە دەخاتە ڕوو بۆ هاوڵاتیان کە هێڵی پەڕینەوە بریتە لە زەبرالاین واتە ئێرە پێگە و شوێن و زۆنی سەلامەدە بۆ پیادەڕە و کە بۆ ئەوەی لەو شوێنەدا مەرامێتی کردداری پەڕینەوە بە ئەنجام بگەێنێ ئەمەش بریتە لە هێڵی پەڕینەوە و تونێل و پرد و زێبرالاین و ترافیکەکان کە لەو دەستەواژە و ئامرازانە بترازێ هیچ شوێنێکی تر یاساییانە و سەلامەت نییە بۆ پەڕینەوە. بامان شێوە هێلی پەڕینەوەی پیادەیە کە زۆربەی شۆفێران بەڕاستی ڕەچاوی ئەم حالەتە ناکەن ئەوی شەوەیە لە شەقام لەسەر هێلی پەڕینەوەکەی ڕادەگرن و بە هیچ جۆرێک ئەو هێلا مەسموح نییە تو سیارە لەسەر ڕاگری قەدەغەیە ناکرێتن بە هەر شێوەیەک سیارە ڕابگیرێ غرامە دەکرێت و ئیدراعاتی لەگەر دەکرێتن ئەو حالەتانە تۆمار دەکرێت سەرپێچەکانیان بە هەموو شێوە وەستە فەرموو ئەو برایە بە هەمان شێوە لەسەر هێلی پەڕینەوەی ڕاگرت ناکرێتن ئەو ئۆتۆمبیلە لەسەر ئەو هێلەی بپەڕێت دەست درێژی دەکاتە سەر مافی پەڕینەوەی پیادە و لە هەمان کاتدا پەڕینەوەی پیادە ناکرێتن بچی لە شوێنێکی گونجاو نەبی بۆ پەڕینەوە خاستن لە شەوان لە شوێنە تاریکەکان لە شوێنە کە ڕووناچی لێ نەبیتن مەسەلە شوێنێک بی تایبەت نەبی بە پەڕینەوەی پیادە لەو شوێنانە نەپەڕتەوە.
بە گوێرەی ئامارەکانی بەڕێوەبەتی گشتی هاتوچۆی هەرێم بۆ ساڵی 2019 زیاتر لە 54,000 سەرپێچی بەهۆی وەستان لە شوێنی قەدەخە تۆمار کراوە، نزیکەی 2,280,000 سەرپێچی تۆمار کراون. هەروەها نزیکەی 4,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. زیاتر لە 6,000 بریندار و 500 مردووی لێکەوتوتەوە کە بەشێکی زۆریان شێلان بووە.